سڵاوتان لێبێت و یەک خولەکتان پێشکەش دەکەم. وەزارەتی ئەوقاف داوای لە مامۆستایانی ئاینی کرد لە وتاری ئەم هەینێدا باس لەو فیلمە بکەن کە لەبارەی شەڕی داعش و مەترسیەکانی سەرپارێزگای هەولێرەوە بڵاو کراوەتەوە. پەرلەمانتارێکیش داواکاریەکە بە زیندووکردنەوەی نەریتی بەعز دەزانێت. وەزارەتی ئەوقافی حکوومەتی هەرێمی کوردستان لە نووسراوێکدا داوای لە مامۆستایانی ئاینی کردووە کە وتاری ئەم هەینیە تەرخان بکەن بۆ باسکردنی ئەو فیلمەی کە لەبارەی داوای سەرکردەکانی هەرێم بۆ هاوکاری ئێران لە پاراستنی پایتەختی هەرێم لە شەڕی داعشدا بڵاو بووەتەوە. لە بەرامبەریشدا ئابوبەکەر هەڵەدنی پەرلەمانتاری کوردستان لە فراکسیۆنی یەکگرتوو ئاماژەی بۆ ئەوە کردووە سەپاندنی وتاری هەینی بەسەر مامۆستایانی ئاینیدا زیندووکردنەوەی هەمان نەریتی بەعسە. لە چەند ڕۆژی ڕابردوودا فیلمێک لەبارەی یارمەتیەکانی ئێران بۆ پێشمەرگە بڵاو کرایەوە و دواتر بەشێک لە هێزە سیاسیەکانی هەرێم فیلمەکەیان بە سوکایەتی بە پێشمەرگە و کورد وەسف کرد. کاتێکی خۆش.